هیوادارین وشیارانە مامەڵە بکرێەوە ئەو حیزبانە ئەو هێزە گەورانە و ئەوانەی دەسەڵاتیان بەدەسە لەم هەرێمە نەبنە هۆکاری ڕشنی خوێنی کورد بەدەستی کوردووە، نەبنە ملکەچی فەرمانەکانی دوژمنانی ئێمە کە بە درێژایی مێژوو گەورەترین و سەرسەختترین دوژمنی ئێمە کە دەستی لە دابەشکردنی کوردستانە هەبووە و دوژمنی خوێنخۆری ئەمنەتەوەی ئێمەیە خەریکە گوێڕاڵی ئەوە بن. هیوادارین گوێڕاڵی داخوازیەکانی نەتەوەکەی خۆمان بین لە چوار پارچەی کوردستان وەچی تر من نەدەین بۆ دوژمنێک کە زۆر بە چاوی کەم و سووک تەنیاوەکو کۆیلە و جاش و بەکرێگیرا و سەیری خەڵکی ئێماکە. هیوادارین ژیرانە مامەڵە بکرێ و گوێ لە ڕای هونەرمەندان و ڕۆشنبیرانی ئەم میلەتە بگیرێ، گوێ لە ڕای دڵسۆزان بگیرێ. وەک دەزانرێت ماوەیە کە گرژی و ئاڵۆزی لە نێوان لایەنە کوردیەکان تەشەنەی سندووە و تا دێ زیاتری شەبێت. ئێمە ئەزانین کە ئەگەر بەرژەوەندی بەرتەسکی حزبایەتی ڕۆڵێکی لە زیادبوونی ئەم گرژی و ئاڵۆزیانەدا هەبێ، ئەوە مستەوەگەر ئەبێ کە دوژمنان داگیرکەرانی کوردستان ڕۆڵی سەرەکیان لە دروستبوونی ئەم دۆخەدا هەیە. بۆیە ئێمە وەک کۆمەڵێک لە هونەرمەندانی کوردستان کە خۆمان بە دڵ و ویژدانی گەلەکەمان دەزانین، پیلانگێڕی ترسناکی دوژمن لە پشت دروستبوونی ئەم دۆخە ئاڵۆزەدا دەبینین. نەخشەی ئەو پیلانگێڕێش بریتە لە سیاسەتی کورد بە کورد کوشتندان واتە سیاسەتی براکوژی کە لە ئەنجامی شەڕی ناوخۆیی و کاولکاری و لە دەستدانی هەموو دەستکەوتەکانی گەلی کوردستان کاریگەرێکی زۆری ئەبێ بۆ ئەو بابەتە.